دەست پێش خەریەکی دیکە لە کۆتری ئاشتیەوە. ئەم جارە تەنها بۆ ناوخۆی هەرێمنا، بەڵکو بۆ تەواوی لایەنەکانی هەر چوار پارچەی کوردستان. دەست پێش خەریەکەی بافڵ جەلال تاڵەبانی چییە و بۆچی هێندە جەختی لەسەر دەکاتەوە؟ بافڵ جەلال تاڵەبانی سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان لە 51مین ساڵیادی دامەزراندنی حیزبەکەدا جارێکی دیکە پەیام و دەست پێش خەریکی گرنگی بۆ سەرجەم لایەنەکانی هەر چوار پارچەی کوردستان نارد. ئەویش دروستکردنی سەنگەرێکی نەتەوەییە با بەشداری سەرجەم حیزب و لایەنەکان بە جۆرێک لایەنەکانی هەر چوار پارچەی کوردستان لێک تێگەیشتنیان هەبێت و سیاسەتەکانیان لە یەکتر نزیک بکەنەوە بۆ ئەوەی نوێنەرایەتی ڕاستەقینەی 50 ملیۆن کورد بکەن تا کوردستان بگاتە ئەو ئاستەی کە هەموو کوردێک خەونی پێوە دەبینێت. یەکێتی نیشتیمانی کوردستان بەگشتی و بافڵ تاڵەبانی بەتایبەت لە قۆناغە سەختەکاندا هەمیشە بوونەتە چەتری کۆکەرەوەی لایەنەکان و هێورکەرەوەی ناکۆچەکان. بەردەوامیش دەستی برایەتی بۆ سەرجەم لایەنەکان درێژ کردووە. لە ئێستاشدا کە هەموو لایەنەکان گوێ لە یەکێتی دەگرن و وڵاتە گەورەکان متمانەیان پێیەتی و یەکێتی کێشەکانیان بۆ چارەسەر دەکات. بە هەوڵی حەکیمانەی بافڵ تاڵەبانی دۆخەکە لە بەغدا ئارامە، لە سلەیمانیش بە یەکجاری دۆخەکە ئارام بۆتەوە. بەڵام وەک بافڵ جەلال تاڵەبانی خۆی دەڵێت ئەوەندە بەس نییە و بەوە ڕازی نابن، بەڵکو پرۆژەیەکیان هەیە کە سەرجەم حیزب و لایەنەکانی هەر چوار پارچەی کوردستان دەست لە ناو دەست بن و لێک تێگەیشتنێکی هاوبەشیان هەبێت و سیاسەتەکانیان لە یەکتری نزیک بکەنەوە. ئەوەش بۆ لانانی بەرژەوەندی حیزبیەکان و ئامانجیان تەنها و تەنها خزمەتکردنی گەلی کورد بێت، چونکە وەک خۆی دەڵێت کاتێک هەمووان یەکدەنگ بوون نوێنەرایەتی 50 ملیۆن کوردیان کرد. ئەوە هیچ وڵات و لایەنێک ناتوانێت پێیان بڵێنا. ئێمە ئەبێ لایەنەکان هەموو کۆکەینەوە کە بووین بە نوێنەری 50 ملیۆن کورد. هێز نییە لە دنیا بە ئێمە بڵێن نە. ئەم هەنگاو و دەست پێشخەری بافڵ جەلال تاڵەبانی وەک هەنگاو دەست پێشخەرەکانی پێشووی وەرچەرخانێکە بۆ کۆکردنەوەی لایەنەکان و کۆتایی هێنان بەو دۆخەی کە نەکارێمی کوردستان، بەڵکو هەر چوار پارچەی کوردستانی تێکەوتووە کە ئەمەش درێژە پێدەری سیاسەتەکانی مام جەلالە. بۆیە چاوەڕوانیش دەکرێت دوای ئەم پەیامەی بافڵ تاڵەبانی لایەنە کوردیەکان دەستی برایەتی بۆ یەکتری درێژ بکەنەوە و ببنە یەکدەنگ و یەکدەست بۆ دروستکردنی سەنگەرێکی نەتەوەیی بۆ بەرگریکردن و پاراستنی مافەکانی گەلی کورد.